عرض سلااوم هەیە لە خزمەت بینەرانی خۆشەویستی بەرنامە بە تایبەت دایک و بابە بەڕێزەکان کە منداڵی چکۆلیان هەیە. پەریزنم کارناسی باڵای ڕەواناسی لە خزمەتتودام بە بەرنمەیەکی دیکە بۆ چۆن تربیەتکردنی منداڵەکانمان. خۆشەویستان ئەوڕۆوا باشە کە باز لەسەر مقایسە بکەین. خۆب کاتێک کەنگۆلی بیمارستانی منداڵەکەتان متەوەلد دەبێ بە سڵامەتی ئایا دێنن کە چاو لێ بکەن بزانن چاوی وەکو منداڵەکانی خزمەکەس دەچێ سەستەی وەک منداڵەکانی خزمەکەس دەچێ حتا وەک خۆتان کە دایک و بابی دەچێ دیارە کەمە ئینتزارمان هەیە شەباهەتێک هەبێ بەڵام ئەوەی کەمە بڵین کاربۆنێکی لەسەردانرابێ بۆ منداڵە کۆپی بەقیە بێ مطمئنەن الان دەڵەن نامچین کارێکمان نەکردەوە هەمچین ئینتزارێکشمان نێ. بەڵام زەم کاتێک کە منداڵک شروع دەکا بە گەورە بوون شروع دەکا بەوەی کە خۆی نیشان بدا بۆچی مەتەوەقعمان هەیە کە دەقیقەن شەبێهی ئۆلگوهایەک بێ کە لە تایفەدا ئەمە بە عنوانی منداڵهای باش دەیان ناسین. وەکو چی وەکوەوەی کە بۆچی ئەخلاقت وەکو مەسەلەن خوشکەزاکەم ناچێ فلان ڕەفتارکردنەکەت فلان تەرزی غەزا خواردنەکەت زمانی نووسنەکەت زمانی هەستانەکەت بۆچی وەک منداڵی فلان کەس ناچێ بۆ ئەوەی بزانن کە منداڵین گۆ هەمان زۆر کە نابێت لە نەزەر زاهرەوە شەباهەتێکی کامیلی بە ئەترافیان هەبێ قەراریژنە لە نەزەر باتنەوە لە نەزەر خۆڵقوخووە لە نەزەر بیر و بۆچوونەوە وەکو منداڵەکانی دەوروبەرمان بێ. پس خۆشەویستان ئەزیزان مثالێکی زۆر ئاسایی لە دەم دەڕەواناسی دەڕەواناسیدا دەڵم مە سێ مۆدێل منداڵمان هەیە منداڵهای ئاسایی منداڵهای نۆرماڵ یا هەمان تەبیعی منداڵهای سەخت یا هەمان بە فارسی کوتنی دۆشوار کە دقیقەن بە شکلی نێوەکانیان دە تربیەتکردندا دا ڕەفتار دەگەڵکردندا بۆ سێ دەستێ تەقسیم دەبن و بارێکی دیکەش کەمە دە شەخصێتماندا هەیە دەروونگەرابوون و بڕوونگەرابوونمانە. ئەلانەنگۆ بێنن منداڵەکەتان تەبەقەبندی کەن بزانن چەها شاخا دەبێ مەسەلەن منداڵێکی دەروونگەرای لە تیپی دۆشواردا لەگەڵ منداڵێکی بڕوونگەرا لە تیپی سادەدا چەندە دەتوانێت جیاوازی هەبێت چەندە دەتوانێت تەفاوت و تایبەتمەندی هەبێت. پس ئەزیزان بە خۆشەویستانی سەربەر واقعاً بێنن دەست لە مقایسە هەڵگرن ئۆلگو بۆ منداڵەکەتان ئینتخاب مەکەن چونکە منداڵە بەداخەوە شروع دەکا بۆەوەی کە تەلاشێ بکە کە شەبیهی ئەو منداڵە بێ بە چون لە نەزەر بواریوە لە نەزەر فتریوە واقعاً و تواناییەی نییە زیاتر عزەتی نەفسی خۆی لە دەست دەدا ئێتماد بە نەفسی خۆی لە دەست دەدا و بێشەگەمە نامان هەیە منداڵی خۆمان تووشی ئەو گرفتانە بکەین. خۆشەویستان بیستتانە مێردەکە دەڵە بوو وەکو برێژنەکەم ناچی یا مێردە دەڵە بوو وەکو فلان نەفەری من ناچی ئەنگۆی دایک و باب چەندە ناڕەحەت دەبن و گلایە دەکەن دەڵێن خۆپ هەر کەسێ بە مۆدێکە و نابێتەوە خۆت بێ مەشەبی خەڵکی بین هەرە مۆدەج ئینتزارتان نەبێ منداڵەکەتان وەکو خەڵکی بچێ. هیوادارم ژیانێکی خۆش تێپەڕکەن تا بەرنامەیەکی دیکە هەمووتان بە خودای بانی سەردەسپێرم خودات